بەسەراتێکی ڕاستەقینەتان عەرز دەکەم ناوی کتێب و هەموو شتەکەتان پێ دەڵێم کتێبێک هەیە داستانی ئێمە چیرۆکی تۆ لە نووسین و کۆکردنەوەی مامۆستا ئايات فەهمیە چاپی یەکەم 2019 چاپکراوە ناوەندی سارا لە سلێمانی چاپی کردووە لە لاپەڕەی 33دا ئەڵەیە کۆیلەکانی ئەمریکا کاتی خۆی ببوونە دوو بەش ئاغاکان دەسەڵاتدارەکان کۆیلەکانیان کرد بۆ دوو بەش بەشێکیان هەڵبژاردبوون لە ماڵەوە خزمەتکاریان پێ بکەن خزمەتکاری ماڵیان دەکرد بەشێکیان لە کێڵگەکاندا کاریان پێدەکردن ئەوانەی خزمەتکاری ماڵێ بوون هەر کۆیلە بوون ئەمانە وەزعیان باشتر بوو کاتێک کە سەرۆک و دەسەڵاتدارەکان تێریان دەخوارد ئێسق و پرسک و بەرماوەیش لەو شتەکە دەدرا بەوان بەرنەماوەکەیان دەخوارد ئەو جلوبەرگەی کە خۆیان پێی ڕازی نەدەبوون ئێتر تازە لەبەریان نەدەکرد بە کەڵک نەدەما فڕیان دەدا دەیانگوت ئێوە ئەو جلە کۆنانەی ئێمە لەبەرکەن واتە ئەمان هەم بەرماوەیەکیان چەوریان دەخوارد هەم جلە کۆنی پاشا و سەرکردەکانیان لەبەر دەکرد ئەوانەی کە کۆیلە بوون لە کێڵگەکاندا نە نانیان هەبوو نە بەرجیان هەبوو هەموو لە شیشیان لەبەر هەتاو سوتا بوو بۆیە ئەوانەی ناو کێڵگەکان جاروبار دەنگێکی ناڕەزاییان لێ بەرز دەبەوە دەگەیشتە لوتکە لە تیندا ئێسقانیان دەبرژی لە ژێ پێستەکەدا ئەیان گوت وەڵڵی هیچ کە با قبوڵ نەکەین 100 کەسمان کوژرێ و لەم وەزعە ڕزگارمان بێ بۆیە پەیوەندیان دەکرد بە کۆیلەکانی ناو کۆشکەوە دەیانگوت کاکی خۆی ئێوەش هەر وەکو ئێمە کۆیلەن خۆی ئێوەش ئازاد نین دەکرێت میکانیزمێک ڕێگایەک بدۆزینەوە بە هەردوو لامان بۆی لە دەسەڵاتی ئەم زاڵمە ڕزگارمان بێ بگەین بە ئازادی نان و پێخۆرێکی حەڵاڵمان دەستکەوێت کار بۆ خۆمان بکەین و ڕەنجی ساڵ 12 مانگەمان نەچێتە گیرفانی خەڵکەوە ئەوانەی کە کۆیلەی ناو کۆشک بوون یەکسەر دەچوون شکاتیان دەکرد دەیانگوت جەنابی پاشا دەسەڵاتدار ئەو کۆیلانەی ڕەفیقمان کە لە ناو کێڵگە ئیش دەکەن بە تەمان ئینقیلابتان بەسەرا بکەن ئەچون هەمویان بەگر دەدان و هەمویان ئیعدام دەکرێن داماوە ئەمە خۆ نەم عیلمی تێدایە نە مەنتیقی تێدایە نە دانایی تێدایە ئێخۆ تۆ هەر کۆیلەی هیچ ئامانجێکن نییە بەڵام دەیگوون نە گرنگ ئەوەیە بەرماوەکەم لێ نەبڕێ گرنگ ئەوەیە جلە کۆنەکەم لێ نەبڕێ ئازادی کەیفی خۆیەتی کوڕ ئازادی و کچکەی شتێکە ئینسان بە دوویدا بگەڕێ مهم ئەوەیە من لە سایەی زاڵمێکە بە بەرماوەی چەوری بە جلە کۆنی بەری ئێستا زیندوی مامەوانێ ئێتر هاوشیاوەکەی خۆی چەوساوەیەکی وەکو خۆی بەگردەدا پیلانەکانی ئاشکرا دەکرد دەیویست ئازادیەکە وەرنەگرێت ئازادیەکەی لە خۆشی لەوانیش دەشێوان